ئەچینە سەر قۆناغی دووەم ئیتر کە مەکتەب دەستی پێکرد لەگەڵ قۆناغی یەکەمە بەیەکەوە. قۆناغی دووەم چییە؟ بتێ مەرحەلەی ناو گێژەڵۆکە، یعنی خوێندکار تووشی گێژەڵۆکەیەکە بێ. یعنی چی گێژەڵۆکە؟ یعنی سعی مەکتەب ئیمتیحانی ڕۆژانە دوای تۆزە ئیمتیحانی مانگی یەک. باشە ئەمە گێژەڵۆکەیە کە تۆزە هیلاکێکە. یەکێک لەو مواسەفاتانەی لەم مەرحەلەیە هەیەتی ئیمتیحان زۆرە، واجباتی ڕۆژانە زۆرە، شتی بەسەراکەوێ تەلەبەکە طبیعیە شت بەسەراکەوتن بەشێکی ئاساییە بەسەر تا بکەی. هەموو مەنەجەکە نا لە سایە 20 مەنەجەکە لە سایە 15 مەنەجەکە و جاریوای بەسەراکەوتووە. طبیعیە ئەوەڵ وتم چی وتم پێنجشەممە و جومعە دانین بۆ شتانە، بەدەر لە ئیسراحەت دانین بۆ ئەو شتانە. باش یەکێک لەو هەڵانەی خوێندکار لەم قۆناغەیەکە هەڵەیەکی گەورەی تووشە بێ بریتیە لە چی؟ ئیش دواخستن. ئەمڕۆ نابیانی کاتێک زانی هەفتەیەک بەسەریا ڕۆیشتووە و یەک نیامادە کەوتووە. بە نمونە بینینەوە. ئەگە تۆ ڕۆژی 6 دەرس خوێنی، گریمان هەر دەرسەی 4 لاپەڕەشی لێ بخوێنی، باشە 4 6 24 وایە هەفتەی 5 ڕۆژ لە دەوامی چەندەکە؟ 5 24 120 وایە کەواتە تۆ 120 لاپەڕۆ بەسەراکەوتووە یان 100 لاپەڕۆ بەسەراکەوتووە. کەواتە کە ئەڵەی تەئجیل یەکەم ئەگەدار بە یەکسەر بزانە لە هەفتەیەکە 100 لاپەڕۆ بەسەراکەوتووە یەکسەر، یان 80 لاپەڕۆ بەسەراکەوتووە. حل دوای باسێکن. کەواتە یەکێک لەو هەڵانەی خوێندکارێتی لەم قۆناغەیە لە چی؟ تەئجیل. یان ئەڵێ فڵان دەرس بۆ دەوری دووەم، یعنی مانگێکە دەوامی کردو ئەڵێ فڵان دەرس بۆ دەوری دووەم. ئەمە بۆ خەتەرەکەی لەوایە ئیتر تۆ لە بژوورەوە گوێ لەو مامۆستایە ناگری، بە هیچ شێوازە گوێ لێ ناگری. میوانتان هاتووە و توتە برا گیان فڵان کەس هاو بەخوای زەعازە یا خۆ دەشاریتەوە یا دانیشی بە دیاریەوە بە حساب بۆ قسەکانی ناکە. یعنی ئەڵێ بەڵێ بەس ئاگاو لێی نییە، وایە نێ ڕێکوای لێ دێ کە تۆ ئەڵێ فڵان دەرس بۆ دەوری دووەم باوشی من ئیتر لەو پۆلای گوێ لە مامۆستا ناگری، ئاگاو لە مامۆستا نابێنێ. مامۆستا شەرحیشی کردووە بۆ لە مێشکتا ئەڵێ چی؟ ئەڵێ لە دەوری دووەم ئەچینە خول یا مامۆستایەکی تایبەتەگرین. کەواتە قووەتەکەی هەڵاوەتە چۆ؟ دەوری دووەمیش مانگێکی بینە لە بینی دەوری یەکەم و دەوری دووەم ئفریاناکی. بۆ فریاناکەی لەبەرەوەی هیچ گوێت نەگرتەوە ڕۆژانە هیچ تێ نەگەشتی، بەلەبەرەوە کوواوی یەکەم جارت بێ ئەو دەرسە ببینیتەوە. لەبەرەوە ئەمە یەکێکە لە ئەو مشکلە هەڵانی تێکەین. هەڵەیەکی تر ئەوەیە کە عکسەکەیمان هەیە، تەلەبەیەکمان هەیە ئەمەنە خۆی ماندوو کردووە، مەعیدەیەشێ ئەرشێتەوە، سکیەچێ زەعیف بووە، شێشی دابەزیوە، قەلەق بووە، سەریەشێ باشە ئەنواع ئەشکال نەخۆشی جسمی بۆ دروست بووە، 10 کیلۆ لە کێشی دابەزیوە، یان بووە بە وەسوەسە لێی، یان بووە بە قەلەقی لێی، یان بووە بە کەعبە لێی، بۆ ڕۆژانەی کردووە لە پێنجەکە 4 یەناوە کەعبێ چۆن هەموو سعیاکەم چۆن منە بێ 4 بێنم. ئەوەڵ شت پێم وتم یەکەم ساڵی تیجارەتەکەتە، یەکەم ساڵ تە بەم شێوازە سعیەکەی ئاساییە لە مانگەکانی یەکەمە دەرەجەکانمان دەلەدە نەبێ، بیز لە بیز نەبێ، بە تایبەتیوی ڕانەهاتۆتە ئەس ئەوەی کە خۆی ڕانەهێناوە بە سعیکردن. و بۆ ئێمە دایمە هاوارمان ئەگەر پۆلی 11 لێ ئەڵێ مابە لە 10 و 11 فێری سعی بە، بزانە سعی چۆنەکرێ، تۆزە زیاتر سعی بکە، تەکنیکەکانی بەکاربێنە بۆ ئەوەی کاگەیتە 12 ڕاهاتبێتی قورسایی لەسەر نەبێ. باش هەڵەیەکی تر لە هەڵەکان چییە؟ تەرکیزی خراپە بێ، بۆ خەوی کەمە بێتەوە. ئەو تەلەمانە عادەتەن چیەکەن؟ بۆی فریاکەوێ خەو کەمەگاتەوە، مەسەلەن ڕۆژی 4 ساعات دەخوێت، 5 ساعات دەخوێت. ئەگەدار بە هەر کەمکردنەوەی خەو کۆمەڵێک زەرەر بە دوای خۆیانێ. یەکێک لەو زەرانە کەمبوونەوەی تەرکیز. کەمی زۆرێک لە خەڵکی تەرکیزی باش نییە ئەم ڕۆژانەی ئێستا. بۆ ئەگە بگەڕێنەوە بۆ یەکێک لە سەبەبەکان کەم خەوی درەنگخەویە. ئێمە دوو جۆر لە ئاستی خەومانەیە، خەویان پێوترێ خەوی قوڵ، خەویان پێوترێ خەوی کەم قوڵ. ئەی کە تۆ خەوی بە بازنەیەکی خەواتەیە بڕی، ئەو بازنەخەوە بەشێکی خەوی قوڵە، بەشێکی خەوی بە خەبەراتنەوەیە. چۆن؟ کە یەکێکە خەوێ دوای سەعاتێ بانێکی پیاکێشی جواب نایەتەوە، ئەڵێ وازی لێ بێنە خەوەکەی چییە؟ خەوەکەی قوڵە. فعلا خەوەکەی قوڵە، بەس لە بەرەبەیانە ساعت 5 6 7 ئەگە ساعت 12 خەوتوێ 11 خەوتوێ دوو دانەی پیاکێشی لەوانێ هەستە لە خەو، ئەو خەوەکەی لیا قوڵێکی نەماوە. خەوی قوڵتیایە تەرکیز بەهێزە بێ، ئەو زانیاریانەی ڕۆژانە وەرەگرتووە جارێکی تر معلوماتەکان ڕێگە خرێتەوە لە مێشکتە، حتا هەر خانەیەکی لەشت مردبێت لە خەوی قوڵە چاگەکرێتەوە، بریناریەکی دەبێت ڕاستەکرێتەوە، هەڵەیەک ڕوویدا بێت چاچێکە. وازەحە؟ ئەم خەوی قوڵە لە کەیا هەیە؟ لە دوای نوێژی عیشا دەست پێکا بە دەرەجەی یەکەم، دوای نوێژی عیشا دەست پێکا تا سعات 10 شەو تقریباً
باشترین خەوی قوڵ لە دوای نوێژی عیشا بۆ 10 بۆ 11 شەو دوای ئەوە لە 11 شەو بۆ 1 شەو لە دوای 1 شەو خەوی قوڵ کەمە بێتەوە یعنی ئەگەر خەوی قوڵ ئێمە سووڕی خەومانەیە سووڕی خەوێک کە ئینسانە خەوێت لە شەو تا بەیانی 4 سووڕی خەو 5 سووڕی خەوی عادەتەن 4 یعنی چی 4 سووڕی خەو هەموو سووڕێکی خەو 2 ساعات لەم 2 ساعاتە ساعات و نیوێشی خەوی قوڵە نیو ساعاتی خەمی چییە کەم قوڵە ئەوەی کە خەبەر دەبێت ساعات و نیوێک بە نیو ساعات هەتا بەرەبەیان بەرەو بەرەبەیان بڕۆین خەوی قوڵ ساعاتەکانی کەم بێتەوە بە ساعاتێک ئێمە ساعاتێک و 10 دقیقە ئەوە بە 50 دقیقە ئێمەش خەوی قوڵمان پێویست لە دوای نوێژی عیشا تا 10:30 خەوی قوڵ زۆرە بە دەرەجەیەکەوە دوای ئەو لە 10:30 11 تا 1:30 لە 1:30 بۆ نوێژی بەیانی خەوی قوڵ کەم بێت کەواتە لە ئێستەوە خۆت ڕابێنەرەوە لەسەر نظامی خەوتنی پێش 12 شەو ئەوە بۆیە یەکێک لە هۆکارەکانی تەرکیزکەم بێتەوە چی وتمان تێکچوونی خەو هۆکارێکی تری کەمبوونەوەی تەرکیز کە تەلەبە کێشەی دایمەن تەرکیزی ئەڵە خەیاڵم زۆرە ڕوا ئەوەیە 3 ساعات لەسەر کتێبەکەی وەستاوە بەبێ ڕێست نابێ وتمان زوو ڕێ زۆر گرە چکە تەرکیزی گەنجان طبيعية يعني دوای 25 دقيقة إنسان 30 دقيقة حەزەکەی ساعتێک وەرگرێت طبيعية لەبەر ئەوە یەکی کترە لە هۆکارەکە باش